سلااوتان لێ بێبەڕێزان. ئەندامێکی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئاشکرای کە ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن بۆ خولی پەرلەمانی کوردستان بۆ سبەینێ دواخرا. سیروان ئەحمەد بە NRT ڕاگەیاند بەهۆی ئەوەی هەندێک کاری داخڵکردنی دەنگەکان مابوو بۆیە نەتوانرا ئەمڕۆ ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی دەنگدان ڕابگەێنن. وتیشی بڕیارە سبەینێ ئەنجامی کۆتایی دەنگدان کاتژمێر 10 سەر لە بەیانی لە شاری هەولێر ڕابگەێنرێت. حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە پاکێجی دیموکراسی دەکات کە دوێنێ لەلایەن ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیاوە ڕاگەیەنرا. لە بەرامبەریشدا پارتی ئاشتی دیموکراتی بەدەپا ناوەڕۆکی پاکێجەکە ڕەت دەکاتەوە. لە لێدوانێکدا بۆ ماڵپەری فەرمی حکوومەتی هەرێم سەفین دزەی وتەبێژی فەرمی حکوومەت ڕایگەیاندووە پێیان وایە پاکێجی دیموکراسی هەنگاوێکی باشە بەرەو دیموکراتیزەکردنی زیاتر و چەسپاندنی زیاتری بنەما و پرەنسیپەکانی دیموکراسی لە تورکیا کە هەموو تاکێکی ئەو وڵاتە لێی سوودمەند بێت بۆیە حکوومەتی هەرێم پێشوازی لەو پاکێجە دەکات. سەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە ئیدانەی تەقینەوەکانی شاری هەولێری کردو ڕایگەاند ئەو هێرشانە دژی تەواوی گەلی کوردن. لە ڕاگەندراوێکدا کە ئەمڕۆ بڵاوی کردوتەوە سەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کۆما جڤاکی کوردستان کەجەکە تەقینەوەکانی شاری هەولێری شەرمەزار کردو سەرخۆشی لە کوژرا و بریندارەکان کرد. ڕاشی گەیاند ئەو هێرشانە دژی تەواوی گەلی کوردن بۆیە پێویستە گەلی کورد لە دژی ئەو هێرشانە هەڵوێستێکی هاوبەشیان هەبێت. بەڵێ زۆربەی پارتەکانی خۆرهەڵاتی کوردستان بە دەرکردنی ڕاگەیەندرا و هێرش و تەقینەوەکانی شاری هەولێر بۆ سەردام و دەستگامنیەکانی هەرێم ئیدانە دەکەن. حەزبی دیموکراتی کوردستانی ئێران بە دەرکردنی ڕاگەیەندراوێک تەقینەوەکانی بە هەوڵێک بۆ تێکدانی باری ئارامی و ئاسایش و هەروەها بەخستنی پێشکەوتنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە قەڵەمداوە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند موچەی فەرمانبەران پێش جەژنی قوربان نادرێت. وەزارەتی دارایی عێراقیش بڕیاریدا پێش جەژن موچەی فەرمانبەرانی حکوومەت بدات. دلێر تارق وتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە NRT ڕاگەیاند کاتی پێدانی موچە پێش ناخرێت و موچەی فەرمانبەران پێش جەژنی قوربان نادرێت. وتیشی تەنها ئەو وەزارەتانە پێیان دەدرێت کە کاتی پێدانی موچەیان دەکەوێتە ناو جەژنی قوربانەوە. دوای ئەوەی لەلایەن وتەبێژی وەزارەتی داراییەوە ڕاگەاندرا یەکی تشرینی یەکەم دەست دەکرێت بە وەرگرتنی مامەڵەی پێشینەی خانوبەرە بۆ هاوڵاتیان. بەڵام لە شاری سلێمانی بەهۆی وەرنەگرتنی مامەڵەکانیانەوە ژمارەیەک هاوڵاتی گردبنەوەیەکیان لە بەردەم بانکی خانوبەرەی یەک ئەنجامدا و بۆ ماوەیەک شەقامی سەرەکی بەردەم بانکەکەیان داخست. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بڕی $800,000 وەک هاوکاری ببەخشێتە ئەو حاجیانەی هەرێمی کوردستان کە ئێستا لە وڵاتی سعودیان. بە پێی هەواڵێکی سایتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ قاسم ڕەسوول بەرزنجی بەڕێوەبەری گشتی حەج و عەمرە لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێم بە حاجیانی هەرێمی کوردستانی لە وڵاتی سعودی ڕاگەیاندووە حکوومەتی هەرێم بڕی $800,000 وەک هاوکاری پێدەبەخشێت واتە بۆ هەر حاجیەک بڕی $200. سەرچاوەیەک لە کۆمپانیای نەوتی باکوور ئاشکرای کرد هەناردەکردنی نەوتی کەلگەکانی کەرکووک بۆ بەندەری جیهانی تورکیا تا ئێستا ڕاگیراوە. جەختیشی کرد لە 90% زیانەکانی بۆری گواستنەوەی نەوتەکە چاکراوەتەوە لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا پرۆسەی هەناردەکردنەکە دەست پێ دەکاتەوە. نێردەی نەتەوەیەگرتوەکان لە عێراق ناسراو بە یونامی ڕایگەاند کە لە ماوەی مانگی ئەیلولی ڕابردوودا و بەهۆی هێرشە چەکداری و تەقینەوەکانەوە 3112 هاوڵاتی عێراقی بوونەتە قوربانی. شاد و بەختەوەر بن.